من لە ساڵی 2015 لێرە ئیشەکەم ئیشی کڕین و فرۆشتنەکەم لە ڕاستیە بەرزبوونەوەی دۆلار بەڵێ کاریگەری هەبوو کاریگەرێکی ئێجگار زۆریشی کردە سەر کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل ڕاستی سیارە ئەکڕێ سیارە ئەفرۆشرێ بەڵام کڕین و فرۆشتن زۆر خاوە سەرەتا دۆلار بە 121 بوو 1990 بوو ئیشی ناو پێشنگاکەمان جوڵەی زۆر چیا بوو لەوەتی وتە 48 تا 50 ڕۆی بەڵێ ڕەوەڵا ئیشی بەنسبەت ئیشی دامەسی وەزعی دارایی وەزعی خەڵک نەوەڵا وەزعی خەڵک زۆر باش نییە زارا من لەوانەیە ڕۆژەوە 3 سیارە مەفرۆشت 4 سیارە مەفرۆشت 2 سیارە مەفرۆشت ئێستا ئەگەر بیفرۆشم هەفتەیەکە 2 سیارە ئێنجا قەرزێکێت ناوێ مەسەڵەن کابرا پێی نییە دەوەرە قێمێنێ 15 قێمێنێ بۆ سەری مانگ بۆ 2 مانگ یان مەسەڵ مانگانە ئەم شتانە چێ لە پێشنگاکانمانە زۆر تاسیری لە بازاری کڕین و فرۆشتن کردو زۆر لەبەرەوەی خەڵکەکە ئەین بیر لەوە گات ئێمە ئیشەکەمان گەڵایە گەڵا بە هەر چەندێ بێ بە گەڵا کڕین بە گەڵا فرۆشین بەڵام خەڵکێکەیە بیر لەوە ناکاتەوە حسابی ئەوت بووە کە گەڵا بە 125 بوو ێستا بە 148 و 48 و 47 وانەیە حسابی ئەوە کات ئەڵێ ئەم پارەی من کەمی کردو یا ئەو نەکەمەکە یا ئەو نە زیادەکات زۆر کەس حسابی ئەوە کاوە لێکەیاتەوە. کەس تا کەس فەرقەکە هەیە ویژدانی خۆی بەکارێنێ هەیە ویژدانی بەکارێنێ لە هەموو شوێنەکە ئەم شتە هەیە ینی تەنانەت لە وڵاتە عەرەبیەکان لە سعود دیاشە ئەم شتە هەیە عیلاقەی بەسەر مەعرەز و یاخود ئەو شتانەوە نییە هەر کەسە بە ویژدانی خۆی لە سیارە ئەفرۆشێت بە یەکێک کە بەرامبەرەکەی طبعاً تۆ گرنتی ئەوە ناکەی کە کابرا زەرەرکە یا خێرکە ئەوە بەدەست خۆیە پێکجاریە خۆمان لێرە سیارەمان کڕێمانە بە زەرەر دەسەڵاتی کەس نییە بەڵام هەتا بتوانین هاوکاریانەکەین ئەبێ هاوکاری هاوڵاتی بیت ئەگەر هاوکاری هاوڵاتی نەبیت معاملە بۆ ناکرێ کەسیش ناتوانێت معاملە لەگەڵا بکە ئەبێ هاوکاریان بیت معاملە فەنە تێگەی فێڵکردن نییە وەکو فێڵکردن کابرایەتم بازارە چاوساقێکی لەگەڵایە کەسێکی دۆستێکی خۆی لەگەڵایە یەک سیارە لە ئەکڕێ لە من بێ لە برادران بێ لە هەر معرەزێکا بێکە بیکڕێت وەکو فێڵکردن نییە چاوساقێکی لەگەڵایە کەسێکی مارەزانی لەگەڵایە کە سیاری بۆ ئەکڕێ ئێمە هەر ڕستپێک هەر ماڵێک هەر ئۆتۆمبیلەکە فرۆشین ئەدرێتە دەست کەسەکە فاسیەکە بەدڵی خۆی 24 ساعتمانەیە بۆ زمانی بۆ یاغ بۆ جێر بۆ مەشینە ئەما کێتۆ سەر شخصەکە خۆی وەکو معاملە سنگی مەحەکە شەرمی لە کەس نییە وەکو ویژدانی ژەگرێتەوە سەر خودی کەسەکە خۆی ئیدرایە ئەو کەسە بە ویژدانی خۆی چۆنی فرۆشیات چۆنە هەندێک کەس سیقا کات سیارەکە فەعاز ناکە لەوانەیە لە پشتۆ دروی لەگەڵا بکرێت هەندێک کەسی ژەیە سیارەکەی ئەدات یەڵەکە گەمە 24 ساعت تۆ بڕۆ بۆ خۆ فاسیکە ئیدرامەکەیتەوە سەر خودی کەسەکە خۆی ئایا فاسیەکە فاسی ناکات. ڕێنمایی من بۆ ئەو کەسانە ئەوەیە هەر ئۆتۆمبیلێکە کڕن هەر سیارەیەک بکڕن فاسی خۆیان بکەن ئایا فاسی بۆ یاغ بێ ئایا فاسی مەشینە بێ جێر بێ و ئەگەر شارەزایشی نەبێ کەسێکی شارەزا لەگەڵ خۆیان بێنێت و ئەو کەسە معاملەکەی بۆ بکات دوای ئەوە ئێمە خۆمان چەند جار ئۆتۆمبیلمان کردووە زەرەری کردووە یعنی بە فەحس و بۆش کە شارەزاین بەحساب لە ئیشەکەمان ئەوەیە ئێدر وەکو زەرەر و خێرەکەش دەکوێتەوە دەستی خۆی گەورە ئەمە بەدەست خوایە بەڵام وەکو مەعیشەت و ئیشە دەکە ئێستا عام وەستاوە و بازاڕی ئەمە زۆر خراپە و عام بازار وەستاوە بڕیارەکە ئەگەر بێت و ئەم سیارە ئەبا بۆ ترایی ئەیبا بۆ فەحز ئەگەر فەحسی خۆی بکە ئەو کاتە هیچ گیر و گرفتێک ڕوبەڕووی فرۆشیار نابێتەوە کەوتۆتە سەر شانی کڕیارەکە خۆی ئەگیرا من سیارێکە فرۆشم بە تۆ ئەیبەی بۆ فەحز لە فەحسەکە پێت ئەڵێ ئەم سیارەی تۆ ئەمەنەی بۆ یاخە 2 پارچەی بۆ یاخە 3 پارچەی بۆ یاخە 4 پارچەی بۆ یاخە ئەو کاتەکەوێتەوە سەر کڕینی سیارەکە بۆ تۆ بتەوێ ئایا قانعی بەمەی کە ئەم سیارە 4 پارچەی بۆ یاخە تێگەی 5 پارچەی بۆ یاخە
ئەو کاتە کەوتۆتە سەر کڕیار. داوایان لێ یەکەم پێش هەموو شتە فەحسی سیارەکان بکەن بۆی دوای کەس خەتابار نەکەن. دوای ئەوە مەسەلەی تەحویل بچن بەدەمیەوە زوو بچن بەدەمیەوە. هەیە کاکە سیارێک کرد 2-3 ساڵە کڕیوەتی نازانێت ساحب سەنەکەی لە کوێنە خۆی نەچوو بەدەمیەوە دوای تۆ سەر ئێمە گلەی لێماکە. تێگەی ئەو حاڵەتانە زۆر زڕن کە احتیمامی پێ بن غرامە کێشەی غرامە ناچن بەدەم غرامەکە و دوای ساڵێکیان لەسەر سیخە کڕیمانە سیارەکە ئێمەش لە بەڕێزێکی کڕین ناتوانین بچین بەدەمیەوە دیسان دوای غرامەکەی لەگەن 10 ساڵێ. قانونی معرضی شویە هەتا مانگێک بەپرسیارن لە تەحویل و لە غرام و لە بڕاوی سیارە هیچی تر. ڕێنمایی ئەومێ بۆ وڵاتێک کە دێ سیارێک ڕێلەن پێشانگایانە پێشەکی ئەم سیارەیە بچێتە بن و بنچینەی ساحب سەنەوی غەرامە تەحویلی بزانە ئەکرێ ناکرێ ئەم شتانە بە دەرەجەی یەک لەبەر من سیارێکە کلیسەی کابرا قەرزی تیاماوە یان دوو دەستی کردووە سێ دەستی کردووە فرۆشراوە یان مەسەلەن بۆ نمونە لەخوا وەزارەتی شەو کێشەی نەبینە یان دزراوە ئەم شتانە هەیە لە پێشەنگەکانە.